لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەهۆی دۆخی ناجێژیری سیاسی و ئەمنیویداری ڕەوتی خوێنی کوردی لە زانکۆی کەرکووک پاشەکشەی کردووە. شارەزانی بواری خوێنی باڵا ئاماژە بۆ پاشەکشەکردنی خوێندن بە زمانی داگ لە زانکۆی کەرکووک دەکەن و ڕای دەگەێنن دۆخەکە پاشەکشەی بە زمانی کوردی لە زانکۆی کەرکووک کردووە. ئەو خوێندنەش تا ڕادەیەک ڕووی لە پاشەکشە کردوێت و تووشی کۆمەڵێک گرفت بووە بە تایبەتی لە ناو زانکۆی کەرکووک و زانکۆکانی ئەم ناوچانەدا خوێندن بەو پێی خوێندن بە زمانی عەرەبیە. ئەمە هەوای کردووە کەوا سستێک بۆ پرۆسەوە دیاربێ. من داواکارم لەلایەنە پەیوەندیدارەکان لە دانیشتوانی شاری کەرکووک خەڵکی شاری کەرکووک کوردانی خۆشەویستکەوە زیاتر هانی مناڵەکانیان بدەن و مناڵەکانیان بنێنە خوێندنی کوردی بۆ ئەوەی زمانی کوردی بەڕێک و ڕیشەی داکوتێ لەم ناوچانەدا. ئێستا تەنانەت خەڵکیش ئومێدی ئەوەیان نەماوە خەڵکی مناڵەکانی خۆیان ئەنە دیراسی عەرەبی لە سەرەتای دەستپێکردنی خوێندنەوە. یعنی بەڕاستی ئەبێت دەسەڵاتدارانی هەرێم هەوڵێک بدەن کە کارێکی وا بکرێ لێرە خوێندنی کوردی و دراسی کوردی لە زانکۆکان زیاتر بکرێت. لەبەرەوەی ئێستا تەنانەت بە زمانی کوردیش ناتوانن لە زانکۆکانە نەیمتیحان بکەن و نەبخوێن و نەسوال و جواب بکەن. ئێستا ئێمە لێرە بردێکی بناغی زانکۆمان هەیە لەسەر ڕێگای سلێمانی هەولێر ئەوە دانراوە بە تەنها ئەوە نەماوە بڕیارێکی بۆ دەربکرێ و کەوا دەست بە خوێندن بکرێ و هەوڵێکی بۆ بدرێ حکوومەتی هەرێم چارەسەرێکی ئەم کێشەیەمان بۆ بکات. جێگری سەرۆکی زانکۆی کەرکووکیش هەڵوەستە لەسەر جۆری پاشەکشەکە دەکات و پێیوای ڕێگە سارە خێراکانیش نەیانتوانیوە پێش بەو کێشەیە بگرن. نزگەی 550-600 مەکتەبمانەیە خوێندنی بە زمانی کوردیە دەرچوانی ڕوبەڕووی زانکۆی کەرکووکە بنۆدێنە کەرکووک زانکۆی کەرکووک تەماشاکەن سیستەمی خوێندن بە عەرەبیە مامۆستاکان هەموو عەرەبن سەرچاوەکان هەموو بە عەرەبیە نەیانەتوانی نە سودمەند بن لە مامۆستاکان نە بە کوردی وەڵام دەنەوە نە بە کوردیش سودمەند بن لە زانکۆی کەرکووک. بەڵام ئێمە لزنێکمان پێک هێنابوو کە خۆم سەرپەرشتی لزنەکەمە کرد توانیان بڕارێکی وەزارەتی خوێندنی باڵا بەدەستبێنین کە ئەو تەلەبانە مافی ئەویان هەیە بە زمانی کوردی وەڵام دەنەوە و پرسیارەکانیانش بۆ بکەینە کوردی و بەڵام ئەگەر مامۆستاکان لە نەتەوەی کورد نەبێت کە دەفتەرەکانیان بۆ تەسیح بکات یەکی لە بڕارەکان ئەو لیزنێک پێک بهێنرێت لە نێوان مامۆستای پسپۆری زانکۆی کەرکووک و زانکۆکانی هەرێمی کوردستان وەکو لیزنەیەک دەفتەرەکانیان بۆ چاک بکەنەوە. بەو شێوازە هاتووە بۆ ماوەی چەند ساڵە بەڵام کێشەکی ئێمە تەماشامان کرد بەو شێوازە چارەسەر ناکرێت لەبەر ئەوەی ئێمە داتایەکمان هەیە تەماشاکەن ڕێژەی ئەو تەلەبانێکەوە ڕاست ببن ساڵانە زیادی تەلەبە کوردەکانن کەواتە ئاستی زانستیان نزمترن لە تەلەبە برا عەرەبەکان و برا تورکمانەکان. ئەوش کەواتە ئێمە کێشەیەکی سەرەکی سیستەمی خوێندنمان هەیە ئەوش پێویستە بە پەروەردەوە. وەک لێ پرسیاوانی بواری خوێنی باڵا ئاماژەی پێدەکەن ڕەوتی خوێنی کوردی لە زانکۆی کەرکووک پاشەکشی زیاتریش دەکات ئەگەر لایەنی پەیوەنددار لە هەرێم و بەغداش پێویستیەکانی خوێنی کوردی لە زانکۆی کەرکووکدا بەباشی دابین نەکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.